خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم ئامادەین بەیەکەوە پانۆراما ئەم شەوتان پێشکەشکەین. ئەمڕۆژ هاوڵاتیانی هەرێمی کوردستانیان بڵین موچەخۆرانی هەرێمی کوردستان ڕۆژێکی دیکەی پڕ قەیران و جیرفان بەتاڵیان بەڕێکرد ئەوەی کە هاوڵاتیان چاوەڕێکەن ئەوەی چارەسەربوونی ئەو دۆخێ وەک باز دەکرێت کە سبەی و دووسپەیە چەندە هەفتەی ڕابردوش هەمان ئەو ستۆری و چیرۆکە هەبوو بەڵام باسییان باز لەوە کرێت کە سبەینێ بڕیارە ڕژن و سێکەیە بڕیاری لێدرێ و ڕۆژی سێشەمە لە ئەنجومەنی وەزیرانی عراقی گفتوگۆی لەبارەوە کرێ ناو ڕۆژی ئەو بابەتە چییە؟ هەرێمی کوردستان چۆن نەتوانێت سەرکەوتوو بێ لەو بابەتێت چۆن نەتوانێت جارێکی تر پارە بێتەوە بۆ تەمویلکردنی موچە و هاوڵاتیانی هەرێمی کوردستان و کۆی گشتی جومگەکان و ژیان و ژیاری خەڵکی کوردستان لەو نەهامەتیانەی ئێستا تێیدان دەربازیان بێ بە سوپاسێکی زۆرەوە میوانی ئەم شەوی پانۆراما بەڕێز دکتۆر شێرکۆ جەودەت سەرۆکی پێشووتری لیژنەی سامانە سروشتەکان لە پەرلەمانی کوردستان. دکتۆر بەخێر بێن. زۆر سپاس بۆ دەرفەتە. بەڕێز دکتۆر ینی ئەگەر ئەوەی پێمان بڵێ بۆ گەیشتین بە ئەمڕۆ ئەمە دەستبادانێکی سیاسیە یان تەکنیکیان وڵێن مەسلەی ڕێک نەکەوتنە لە بەتایبەتیش لە مەسلەی پرسیینەوت. بەڵێ بنای خۆی گەورە مهرەبان ینی تەفسیری ئەوەی کە بۆ گەیشتوین بۆ ئەمڕۆ مێژوویەکی هەیە ئەم مێژووە ئەوەندەی کە دەسەڵاتدارێتی لە هەرێمی کوردستان هەڵی مێژوویی تیا کردووە و باجەکەی گەیشتنە بەم ڕۆژە وەکو ئەوەی کە ڕوویدا بۆ ڕفراندۆم وەکەوەی کە ڕوویدا بۆ ئابووری سربەخۆ وەکەوەی کە ڕوویدا بۆ پامبەدنەبوون بە مەرجە دەستوریەکان بۆ چارەسەرکردنی کێشەکان لە نێوان هەرێم و بەغدا دەرەنجام ئەمانە بێ لە شڵژاوی دۆخی سیاسی هەرێمی کوردستان پێکنهێنانی پەرلەمان و کارانەبوونی پەرلەمان پەکخستنی مؤسساتی حکومڕانی ئەمانە هەمووی یعنی بوون بە بیان و بەدەست بەغداوە کە داوای مەرجە دەستوریەکان بکە و فشاری پێ بکە بەرامبەر بە هەرێمی کوردستان. واقعی هەرێمی کوردستان ئەوەیە کە دەسەڵاتداری بزنسکاری هەیە و ئەی بابەڕێوە بە حساب یعنی دەرەنجام دۆخ گەیشتە ئەوەی کە دابڕان ڕووبە لە نێوان هەولێر و بەغدا و موچە نەنێرێ نەوتی هەرێم ڕابگیرێ و هەرێم نەتوانێت خۆی موچە دابین بکە و موچە خۆر ببێتە قوربانی. ئەو هەڵەی ڕووی داوە لە هەردوو لاوە بریتە لەوەی کە موچەخۆریان کردو بە سوتەمەنی ئەم ملالی نێوانیان کە ئەمە تەبعاً نابێ ئەوە ڕووبە. لە هەرێمی کوردستان ئەوەندەی کەم و کورتی و ئەوەندەی شڵەژاوی هەیە هەمووی بەهانەیە بۆ نارەکان کە لی بدەن و عەزیەتی بدەن و بەداخەوە دەسەڵاتدارەتی کاربڕێکەری هەرێمی کوردستانیش یعنی باکی بە میلەت و بە موچەخۆر و بە ئەوە نیە بەقەدر ئەوەی کە مەبەستێتی کە بزنسەکەی لەدەستا بمێنێت و کێڵگە نەوتیەکان و هەناردەکردنی نەوتی بەڵامەوە بۆ پرسیینەتەوەیش باش نیە بەوەی کە باسێک نەخێر نەگەروانە بە هەرێمی کوردستان هەڵەوەشێتەوە زانی چۆنە قسەیەکە کرێ گوایە قەواری هەرێمی کوردستان بەمە عەزیەتی ئەگا و بە تەسلیم بوون بۆ مەرجە دەستوریەکانە تەواو ڕاز نییە. گەورەترین تەهدید بۆ قەواری هەرێمی کوردستان ناسەقامگیری هاوڵاتیانە لە هەرێمی کوردستان و دەستڕۆیشتی و دەسەڵاتدارەتی گەندەڵکار و بزنسکاری دەسەڵاتدارە لەم هەرێمی کوردستانە لەسەر حسابی خەڵک ئەوە گەورەترین تەهدیدە و ئەوەیە کە قەواری هەرێمی کوردستان بەڕۆڕووی مەترسی گەورە ئەکاتەوە کە تۆزی باسی یەکەم چییە ئەو مەترسیانە پابەندبوون بە دەستورەوە هەرێمی کوردستانە پارێزێ چونکە لە دەستورە بە واضحی قەواری هەرێمی کوردستانی تیا پارێزراوە و مافی خەڵکی هەرێمی کوردستان بەڕێز دکتۆر ئێستا باز لەوە کرێت کە هەرێمی کوردستان پابەند بۆ بە دەستور ئەوە بەغدایە پابەند نابێ و بەغدایە جایترەکەی کردوتە پرسیان کەس بە دوی خۆی ناڵێ ترشە و واضحە بەڵام ئەوەی کە ینی بە ئاگا بێ لە دەستور ئەوەی کە بە ئاگا بێ لە ئەدای هەردوولا باش بووی دەرەکەوێت کە
تەنانەت ئەو سێمەرجەش کە حکوومەتی فیدراڵ دایناوە ئەو سێمەرجە دەستورین سێمەرجی دەستورین کە بۆ بەرژەوەندی حکوومەتی فیدراڵ نییە. تەوتین یعنی حکوومەتی فیدراڵ چی دەسێکەوێت ئەگەر تەوتین بکرێت؟ حکوومەتی فیدراڵ چی دەسێکەوێت ئەگەر نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێت؟ حکوومەتی فیدراڵ چی دەسێکەوێت ئەگەر داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان بڵین 100 ملیارە 150 نیوەکەی ڕادەست بکرێت؟ ئایا تۆ بە فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێی سۆمەوە زیاتر لە 600 میلیۆن دلار دەسەکەوێت چونکە بە نرخی عێراقی ئەیفرۆشی نرخی ملیار ئەگەر خۆت بیفرۆشی ئاوا بە قاچاقچێتی 200 بۆ 250 میلیۆن دلار ئەکسێ فەرقە ئەو 600 میلیۆن دلارە 100 بۆ 150 میلیارد دیناری داهاتی نیوەی داهاتی ناخۆی بخەرە سەر نزیکەی 200 میلیارد دیناری کورتهێنانی ئەبێ بەغا مولزەمە بەوەی کە پڕی کاتەوە و دابینی کا بۆی کە زەمانەتی موچە بکرێت. ئەمە لە ساڵحی هەرێمی کوردستان نییە، ئەمە لە ساڵحی خەڵکی هەرێمی کوردستانی. ئەی بۆچی ملکەچ نابن بۆ ئەم ڕێکەوتنە لەبەرەوەی کە لەسەر حسابی بزنسەکەی خۆیانە پێیان وایە کە تەوتین وەلا و بڕوا و ئینتیمای 1,250,000 موچەخۆری هەرێمی کوردستان لەدەست ئەوان ئەدا کەواژ نییە یعنی تۆرە موچەکەی بێ تۆ سەقامگیری هەرێمی کوردستان لە کوایە لەوایان نییە کە موچەخۆر موچەی مەزمون بێ، لەوایان نییە کە بازار گەرم و گوڕ بێ و جموجۆڵی بازار گەرم بێ، لەوانەیە کە سەقامگیری سیاسی هەبێ، لەوانەیە کە شەفافێت هەبێ، لەوانەیە کە پەرلەمان کارا بێ، لەوانەیە کە مؤسساتی حکومڕانی جێگیر بن، لەوانەیە کە چاکسازیەکە ئەی سەقامگیری هەرێمی کوردستان و قواری هەرێمی کوردستان و بەهێزبوونی هەرێمی کوردستان ئەلەوەیە. ئەمان لەبەرەوەی کە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان یەکسانە بەچی یەکسانە بەڕادەستکردنی بەرهەمی کێڵگەنەوتیەکان بە سۆمۆ واتە لە دەست دەرچوونی لە دەست یەکێتی و پارتی. ئەمە یەک تەوتین وەکو وتمان ئینتیماکە داهاتی ناخۆ خۆمان زانین دوو زۆنە لە ڕووی داراییەوە زۆنی سەوزە و زۆنی زەردە و دەستوەردان هەیە و قۆڕەکاری هەیە و داهاتی ناخۆ ئەوانە ئەوەش تەسلیمی بەغا بکرێ ئاوە لەبەرەوە ئەم مەرجە دەستوریانەی کە بەغدا داوایەکە لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستانە بەڵام لە بەرژەوەندی دەسەڵاتدارەتی یەکێتی پارتی نییە. دوو پرسەیە یەکێک لەوانە کە شاراوە ماوەتەوە کەس دانی پێنانێ و کەسیش باسی ناکە هیچ دەستێکی قلیمی لە پشت ئەو ڕێک نەکەوتنە هەیە قازانجێکی ئیقلیمی هەبێ دەوڵەتێکی ئیقلیمی هەبێ بە بێناوێنان ئەمە یەک دوو ئەڵێن ئەگەر بێت و ئێمە تەوتین بکەین تەوتین لە بەغدا بکەین و لە بانکە فیدراڵیەکان بکەین و وەزایدە نەوتیش بدەینە ئەوان و خۆ شتێک نامێنێتەوە بۆ ناو سەروەری هەرێمی کوردستان ئەمە تا چەند ڕاستیدایان کەڤەرە ئەو دوو وشەی جەنابەت بەکارهێنا هیچ شتێک نامێنێتەوە بۆ سەروەری هەرێمی کوردستان شتێک نامێنێتەوە بۆ یەکێتی و پارتی بۆ دەسەڵاتدارەتی یەکێتی و پارتی بۆی سەریح بینیانی بەڵێ مەسلەی بەرژەوەندەکان با باسکەین بەرژەوەندی وڵاتانی ئیقلیمی بە تەحدید تورکیا و ئێران لە ڕێکەوتنی هەردوو لە عێراق ڕێکەوتنی هەولێر و بەغدایە بۆ ئەی قازان جیاوان لەوەیە بەڵێ بۆچی خۆ هەموو شتێک بە منطق و بە لۆجیک و بە قانون و بە یاسا و بە ئەوە ناسەقامگیری یعنی تەبادلی تیجاری لە نێوان عێراق و ئێران ساڵانە بە حدودی 20 میلیارد دلارە کە پشتێکی باشی ئەوە بەر هەرێمی کوردستانەکەوێت ئەمە بشڵۆژێ تێک بچێ باشە بۆ ئێرانیان سەقامگیر بێ و جێگیر بێ و پارەی زیاتر دەستکە یا داهاتی زیاتر بێت. تورکیا نەوتەکە بڕوا بە خاکی تورکیا ناڕوا کرێ نادرێ بە تورکیا مستەفید نابێ لەبەرەوە هەناردەکردنی نوتی هەرێمی کوردستان لە بەرژەوەندی تورکیاشە. ئەمریکا وەزارەتی دەرەوەی ئەمریکا بەڕسمی ڕایگەیاند کە بەرژەوەندی کۆمپانیاکانی لە مەترسیدایە لە هەرێمی کوردستان بۆ لەبەرەوەی چەقبەستووە بای 100 میلیارد دلار ڕانەگەێنرا مانگی پێش دوو پێشوو کە کرێبەستکراوە کۆمپانیای ئەمریکی بۆ گازی سروشتی ئەمای سە و گازی سروشتیە نە ئەفرۆشرێ نە هەناردە ئەکرێنە ئەوە زەرەرە بۆ کۆمپانیا ئەمریکیەکان و بەڕسمی وەزارەتی خارجی ئەمریکی ئەوەی ڕاگەیاند کە دەبێ هەولێر و بەغدا ڕێ بکەون بۆ لەبەر بەرژەوەندی کۆمپانیەکان ئەمریکا نەک لەبەر چاوی کاڵی کەزیانی ئەوە ئەمریکا ئەوە ئەوروپا ئەوە تورکیا ئەوە ئێران ئەوە عێراق کە دەوڵەتە و دەستور ئەوێ پەیڕۆ بکە بەڵێ ڕاستە لە زۆر بڕگەیترا دەستور پێشێل کراوە
وەکو مادەی 140 و ئەوانی تر بەڵام بەتایبەت لەم مەوزوعی بووجە و موچە و ئەوەیە لە بەرژەوەندی عێراقە کە پێکهاتن ڕووبا و هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق و دەستور جێبەجێ بکرێت و خەڵکی هەرێمی کوردستان خەڵکی بەشێکە لە دەوڵەتی عێراق بۆیە ئەبێ ماف و شایستەکانیان دابین بێ. هەرێمی کوردستان یعنی بەرژەوەندی هەرێمی کوردستان موچەی دابین بێ بازاری ببوژێتەوە استقراری سیاسی ئابووری بۆ بگەڕێتەوە لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستانیە تەواو کەوابێ دیقەت بە هەموو بەرژەوەندیەکان لەگەڵ پێکهاتن و ڕێکەوتنایە ئەی کێ ناوێ ڕێکەوێ یا کێ مەبەستێتی کە ڕێک نەکەوێت ئەوەی کە متەزارێرە لە دەستدانی دەسەڵاتدارەتی بزنسی نەوت و بزنسی ناوخۆیی و ئەوە کە چێن کە دەسەڵاتدارەتی یان سێری کە چەند زەرەرەکەن ئەوان چەند زەرەکەن بەس خەڵک چەند مستەفیدە خەڵک مانگی زیاتر لە ملیارێک دۆلاری بۆیەت و وەکو موچەخۆر و ئەیخاتە بازار و بازارە بۆژێنێتەوە جموجۆڵ و حرەکە و ئەوانە ئەمان چی زەرەرەکەن 100 بۆ 150 میلیارد دینار کە پێشتر بەشی هەنەکرد کە داهاتی ناوخۆە نیوەی داهاتی ناخۆیە ئێستا ئەوە دەن بە بەغا بڵێن لە حاڵی ڕێکەوتنە نەوتی هەرێمی کوردستان هەناردە پێشتر بە قاچاق ئەیان فرۆشت و مانگی 200 بۆ 250 میلیۆن دلاریان پێدەسەکەوت و بەشیانە کرد و وەزیرەکانی حکومەتی دەڵێن داهاتەکەی سفرە لە کاتێکا خۆیان دەڵێن کە داهاتی هەیە و ئەوانە ئەلموهیم سێری کە چەند زەرەرەکەن ئەوە لەولاوە ئەو 250 میلیۆن دلاری کە بەشیانە کرد لەولا ئەو 150 میلیارد دیناری کە داهاتی ناخۆی بەشیانە کرد ئەمانە نەوتەکە ئەچێتە سەرسۆمۆ و بە هەمووی کۆی بکەیتەوە ئەوەی کە زەرر یەکەن وەکوایە تۆ 100 دلار بێ بە بەغا بەغداد 500 دلار بۆ بگێڕێتەوە یعنی ئەوەندەیە تۆ حدودی 300-400 میلیۆن دلار ئەدەی بە بەغا بەغداد زیاتر لە ملیارێک و 200 میلیۆن دلار مانگانە ئەداتەوە بە تۆ بە موچە دەوانە ئەمە قازانش تا زەرەر باش ئەمە قازانجە بەڵام سوودی بەغدا لەوە نییە کە تەواوی سیادەی هەرێمی کوردستان لە ڕووی داراییەوەکەوێتە دەستی بەغدا نەخێر خۆ دەزانی سیادە بە چییە سیادە بە چییە ئەوکە لە دەستورە هێزی پێشمەرگەی کوردستان بەڵێ هەرێمی کوردستان بەدەست هێزی پێشمەرگەی کوردستانەوە نییە بێگومان قەراری خۆی بەدەست خۆی نییە ئیداری خۆی بەدەست خۆی نییە یەکێتی و پارتی تێکیان ناوە کردوانە بە دووزڵ وڵای دکتۆر منەوەکو ڕۆژنامە نووسێک بڵێم تۆ هەموو مانجێک لەسەری مانگا موچە بدە بە خەڵک و بە موچەخۆر یاڕەبی لە مۆزەمبیقەوە تێنا ئەو وەختە کەس ناوێرێ بستێک پێ بنێتە ناو خاچێرێمی کوردستان وانە خەڵک حەقینێ دوو مانگە پرسێ لەنەوەتەکانە بۆچی زیاتر لە سێمان فەرمانبەر و مامۆستای ئەم هەرێمی کوردستانە بێمەعاش تەڵان نەوەتەکان زۆر لە ئێستا سەختتر بوو چونکە قۆناغی ڕاگوزەر بوو حکوومەتی عێراقی دەرکرا لە هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان بیدایەتیها پێکهێنانی پەرلەمان و حکوومەت و ئەو جۆرەشتانە بوو لەبەرەی خەڵکەکە قەزیەی هەبوو لە بەرەی هەمووان پێکەوە لە قەیرا نابوو ئەم ملیاردێر و هەڵتۆقی و خەڵکی هەژار و نەدار و فەرقەتە بەقییانە ئاوا نەبوو قەزیەیەکە بوو پێوترا کوردایەتی پێوترا نیشتیمان پەروەری پێوترا کوردستان لەبەرە خەڵکەکە ئامادە بوو سێ مانگ بەبێ موچە بەبێ مەعاشوان باشە ئەمە چیمان پێڵێ ئەمە ئەوان پێڵێ تێئیدەن بۆ قسەکەی جەنابەت تۆ شەریک بی لە عێراقێکی دەوڵەمەندە خۆت دۆلارێک پێپیاکرێ بەڵام شەریک بی لەگەڵ عێراقی دەوڵەمەندە $10 و $100 بەش بێ قازانج تا زەرەرتە چ منطقێک ئەڵێ ئەوە ڕەفسکە وەڵا چییە وەڵا دەسەڵاتدارێتی بزنسی هەرێمی کوردستان ئەبێ لە دەست منابێ بۆ لەبەر خۆم لەبەرەوەی کە من و بنەماڵە و دەستە و تاقمەکان ببن بە ملیاردێر و دەوڵەمەند نەک خەڵک و میلەت پێی ببوژێتەوە ئێستا ئەوەی کە هەیە نزیک بووینەتەوە لەوەی کە مژدەیەکی خۆش هەبێ لەبارەی موچەوە بۆ ڕێکەوتنەکە ئەوەی زانیاری تەبێ ڕەشنووسی ڕێکەوتنەکە هیچ زانیارێک لەبارەوە هەیە کە بەغدا داوای چی کردبێ و هەرێم ڕەدی داواکانی بەغدای دابێتەوە لەو بارەوە ئیعلام طبیعەتی وایە کە وەکو بڵێ هان ئەدا بۆ هەواڵی خۆش بێگومان بەڵام ئەوەی کە ئێمە ئەیزانین لە وردەکاریەکان ئەوەی کە ئێمە ئەیزانین لە طبیعەتی گرێبەستەکان بەڵێ هەتاوەکو کۆمپانیا نەوتەکان ڕازی نەبن هیچ ڕێکەوتنێک سەر ناگرێت لە نێوان هەولێر و بەغدا بۆ شێوەیە بۆ لەبەرەوەی گرێبەستەکان پشتی زۆرینە بۆ کۆمپانیا نەوتەکانە ئەمە یەک دوو ئەو کۆمپانیا نەوتیانە قەراری ئەوڵ ئەخیر بۆ هەناردەی نەوتی هەرێمی کوردستان بەدەست ئەوانە
سێ لە حاڵەتی نیزاع لە گرێبەستەکانیانە تەسبیتیان کردووە کە تەحکیم دەولیە واتە هەرێمی کوردستان کراوە 57 هەموو هەرێمی کوردستان کراوە 57 بلۆکی نەوتی فرۆشراوە بە عقودی شەراکەت نەک خەدەمی یعنی ئەو کۆمپانیایە شەریکە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بگرە زیاتریش چونکە پشکی زیاترە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان و زیاتریش شەریکە لەو 57 بلۆکە نەوتیە قەرار بەدەست کۆمپانیا نەوتیەکەیە نەوت هەناردە بکرێتەوە یان نا بۆیە دیقەت بە هەموو جارێ ئەڵێ هەولێر و بەغداوە نزیکە بنە لە ڕێکەوتن و ئەمانە لە ئاخر لەحزەیە کۆمپانیا نەوتیەکان لە ڕێ ئەپیکۆرەوە کە ڕێکخراوەکەوتن ناتیانەکە هەڵیەوە شوێنە بۆ ئەڵێ ملیارێ دۆلارم لای حکوومەتی هەرێمی کوردستانە لە 16 ئۆکتۆبەر یاومەتێ قەرار بوو بەنەوت بماتەوە تا نەوت محکەمی پاریز ڕای گرتووە هەناردە ناکرێتەی فەرموو کێ ئەم ملیار دۆلارە مەیاتەوە کێ زمانی مستحقاتی داراییم ئەکات و ئەمانە یعنی بووە بە تەرەفی سێهەم شەریک لە ئەو مۆزوعایە ئەمە واقعەکەیە ئەوی تری بەڵام قسەیەکە بۆ جێگری سەرۆکی پەرلەمانی کوردستان عراق ببرە جێگری دووەم باسی لەوە کردووە کە نزیکن لەوەی کە سبەینێ لە بەغدا گفتوگۆیەک بکرێ و قەرارە ڕۆژی سێشەمەش لە ئەنجومەنی وەزیرانی عراقی ئەم بابەتت پەسەند بکرێ ئیسینادە لەسەر پرسی لەسەر یاسای بودجە بەبێ تەنازولاتی کۆمپانیاکان بەبێ ڕێکەوتنی کۆمپانیاکان لەگەڵ حکوومەتی عراق و حکوومەتی هەرێم 500 بڕیار بدرێت لە ئەنجومەنی وەزیرانی عراق لە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان هەڵەوەشێتەوە چۆن کە شەریکن ئەمانە خوشتەکە منطقە لۆجیکە یعنی عقودی ئەمان شەراکەتە خەدەمی نییە وەکو عێراق گرێبەستەکانی نەوت خەدەمیە یعنی ئەو کۆمپانیا بیانیە وەکو مۆزەفێک لە بەردەستی حکوومەتی عێراقیایە و ئەوەم بۆ بکەو ئەوە بۆ مەکەو ئەوە کرێکەت و خواحەفیزی بێ بەڵام ئەمانە شەریکن تا 25 ساڵی تر شەریکن لەم خاکە ئەم نیشتیمانە فرۆشراوە بە عقودی شەراکەت ئەمە واقعەت هاڵێت مامەڵەیشان لەگەڵ ناکرێت لە پێناو اینجا ئەوەیە تەفاهمات لەگەڵ کۆمپانیاکان دروست بکرێت ئەلێرەوە دەواازەکە بۆ چارەسەر دەست پێکا بۆیە ئەبێ تەفاهمات لەگەڵ کۆمپانیا نەوتیەکانە بکرێ و ئەوانیش تەبعاً تەنازل بکەن حکوومەتی هەرێمی ژەبێ ملبا بۆ چارەسەر دەستوریەکان ئەو سێ چارەسەری کە تەوتین ئەوەیە حکوومەتی عێراقیش وەکو بڵێ ئەویش مرونەت بنوێنێ لە پێدانی موچە و لە ئەوانە دەرەنجام بەڵێ بەو شێوەیە ئەتوانین بگەینە قسەی ڕاستە داوای 280,000 بەرمیلیان کردووە کە 160 بۆ فرۆشتن بێ و 130 بۆ 120 بۆ بەکارهێنانی خۆ ئەمەش خۆڵکردنە چاوێکی وازەحی خەڵکی یعنی سەیری کە تا آخر لەحظە ئەم بەداخەوە یعنی ئەم دەسەڵاتە گەندەڵکار یان خەریکی بزنسی دەست یعنی نانێ لە دەستیان بێتەوە چۆن ئەڵێ 120,000 بەرمیلمانەوە بۆ بەکارهێنانی ناوخۆ بەڵێ باشە بۆ چیتە وەڵا بۆ وێزگەکانی بەرهێنانی کارەبامانە لە هەرێم بۆ پاڵاوگەکانی هەرێمی کوردستانە کە بنزین و نەوتی سپی و ئەوانە ئەوە و بۆ نەوتی سپی ئەو جۆرەشتانەمانە باشە ئەوە بۆ عامی خەڵک تێپەڕێ و قسەیە بەڵام بەسەر ئێمەمان هەناتێن هاپەڕێ چۆنیە لەبەرەوەی کە لە 195 بەرەمهێنانی کارەبا لە هەرێمی کوردستانە وێزگەکانی 3 ساڵە بە گازی سروشتی سوتەمەنیەتی نەگنەوت 3 ساڵە خۆ بەختاژۆزانێ ئەی چۆنەوە نازانێ ئەی بۆیە ئێستا ئەو ئیتیفاقە تازەیە کە ڕەشنووسەکەی ئەمڕۆ گەیشتووە بە دەسەڵاتدارەتی هەرێمی کوردستان کردێتی بە 48,000 بەرمیل ڕۆژانە کە بۆ بەکارهێنانی ناوخۆی بەغدا بۆی کردووە بەڵێ لە ڕەشنووسەکە ئەوەی تایە ئەوەی تر چەندی 120,000 ئەو کاتە 120,000 بوو اینجا ئەو وێزەکانی بەرهێنانی کارەبا ئەی بنزین تۆ نەوتی خاو ئەی بە ئەم پاڵاوگانە لانازە بازیانە کەڵەکە کامانە ئیسیثماراتی حزبین یعنی هەموو کەسێ وازانێ ئەتوانی بە 450 دینار لیتری بنزین بی بە خەڵک بەڵامەچی بە نرخی بنزینی هاوردەکرا و 100,000 دینار ئەیفرۆشی واتە بزی تەقدیرەکرێت بە نزیکەی 30 میلیۆن دلار پێیاکە مانگی بۆیان ینی بۆ هەردووکیان ئەڵێ وەڵام من نەوتمەوێ بۆ بەکارهێنانی ناوخۆ لە کاتێکە بزنسی خۆتە ئێستا بەغداڵێکی ئەڵێ نا من ئەو بڕەت نایەمێ لە با هەر 400,000 بەرمیلەکە ئیستیلام کە سۆمۆ 48,000 بەرمیلی بدرێ بە ناوخۆ ئەوانە
بەڵام خۆم بنزینە بۆ دابینەکەم بە 450 دینار لیتری وەکو ناوچەکانی تری عێراق و خۆشم نەوتیسپی کێ نەوتیسپی بینیوە لەم هەرێمی کوردستانە چەند ساڵە کاڵێ بەکارهێنانی ناخۆ نە ئێستا عێراق ئەڵێ من وەکو ناوچەکانی تری عێراق نەوتی سپید بۆ دابینەکەم سوتەمینی وێزگەکانی کارەبات بۆ دابینەکەم بنزینی 450 دیناری بۆ باشی حکوومەتی عراقی لە چیەوە دەخواانەوە دڵپاکی نییە خواسی دەستوری نەمانە ئەمە خواسی دەستوری مەجبورە غەص بە لەسەری حکوومەتی عراقی ئەو ئاوا مامەڵە بکا لەگەڵ هەرێمی کوردستان وەکو هەموو ناوچێکی تری عێراق یعنی بەخۆشی خۆی نییە ئەمە خواسی دەستوریە ئەسڵەن بیتە سەرڕاستی ئێمە ئەبوایە وەکو کورد وەکو کوردستانی ئەبوایە چەند ساڵە ئێمە شەڕی ئەومان لەگەڵ بەغدا بکردایە کە شەڕەکەمان بەڵێ پێمانە فرۆشنەوە یعنی ئەم مافانە یعنی بە مادی 140 کێ بادی 140 بیرماوە یعنی بۆ لەبەرەوەی هەر خەریکی بزنس و ئینی خۆیان ئەمانە لە هەرێمی کوردستان تەواو دەرەنجام ئەم حقوقانە ئێستا خواستی دەستورین ژیری و حکمت پێمان ئەڵێ کە ئەبێ هەمومان فشار بکەین بۆ جێبەجێکردنی دەستور لەم بەشەیە کە بەشی بوجە و موچە و ئەمانەیە بۆ ئەوی کە ئەم قۆناغە کارەسات باویە تێپەڕێ بەڵێ هەواڵەکان ئەڵێ وا خەریکە ڕێکەوتن بەڵام بە قەناعەتی من ڕێکیش بکەون پینەپەڕۆیە تا ئێستا چەند جارە ڕێکەوتون و دواتر مەساڵێ سەرەتا ئەمان وایان پێوتن گویا سەرەتا 50,000 بەرمیلتان تەسلیم بکەین و دوای ئەوە وردە بەرز دەکەینەوە بۆ 280 بەرمیل تا ئێستا چەند جارە ڕێکەوتنی وایان کردووە سەری نەگرتووە بۆ لەبەرەوەی قەرار بەدەست کۆمپانیانەوتیەکانە نەک بەدەست حکوومەتی هەرێمی کوردستان باش تاکە هەواڵێکی خۆش لەبارەی موچەوە کە گەیشت پێ بەدەستی دکتۆر شێرکۆ جەودەت چییە کە موچەخۆرێک یان بینەرێکی ئێمە دەبینێ گوێی لە هەواڵە بێ و دڵی پێخۆش بێت تۆزێک ئارامی دەرونی بۆ بگەڕێنێتەوە یعنی لەسەر ئەساسی واقع پێشبینی یەکەم کە دەسەڵاتدارێتی بزنسکاری گەندەڵی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان ئەو بزنسەی نەک لە 100% لەدەست بچێ بەڵام بە ڕێژێکی زۆر لەدەست ئەچێ کە ئەوە سەرەتی نیشتیمانیە و چەند ساڵە ئەم میلەتە ئەناڵێنێ بەدەست ئەو قۆڕەخکاری کە ئەنجامێدەن کە ئەوە هەواڵێکی زۆر باشە بۆ لەبەرەوەی لە دەرەنجام داهاتێکی باش ئەگەڕێتەوە بۆ گیرفانی موچەخۆران و بۆ خەڵکی هەرێمی بۆ مانای بگەنە ڕێکەوتنێک و بەغداش ڕازی بێ ڕێکەوتن یانی چی یانی نەوتەکە ڕادەست هەناردە بکرێ و چ دەستی سۆمە و دەرەنجام ئەوەندە پارە بێتەوە بۆ ئەوەندەی پارەی ئەو نەوتە بێتەوە بۆ دووتەنی پێشبینی ئەەکەی ئەگەر ئەو ڕێکەوتنە بکرێت تەنها موچەی مانجی 5 ئەنێرن یان 6 سەرەتا ئەگەر ڕێکەوتنەکە بکرێ سەرەتا موچەی مانگی 5 ئەنێرن و دوای ئەوە بە فترەیەکی تر کە ئەو ئیلتیزاماتە یعنی جێبەجێ کرا مانگی 6 ئەنێرن و ماوەکانی تری چونکەوە واجبی بەغدایە ئەوە بکە ینی خێرمان پێ ناکە سویلیان هەیە بڵێ کاکە عێراق خاوەنی چوارەم احتیاطی ئاڵتونە لەناو هەموو وڵاتانی عەرەبیە عێراق زیاتر لە 100 ملیار دلار بەس ئاڵتونی هەیە عێراق دەوڵەتە عێراق دەوڵەمەندە عێراق گەندەڵی سەری خواردووە ئاوا پشتیشکانەوە ئەژنا عێراق دەوڵەتێکە ئەوەنە دەوڵەمەندە نەک هەرنەوت ئەوە مەشروعی تەنمیە هەیە لە فاوەوە هەتاوەکو تورکیا شەمەنەفەر و نەقل و گواستنەوەی بازرگانی یانی عێراق دەوڵەمەندە ئێستا لە قۆناغی ئەوەیان کە ژیری بین بە خەرج و چارەسەرەکان جێبەجێ بکەین یان کە لە ڕقی و عینادی بنوێنین و بە ناوی کوردایەتی و کەوانیە بە ناوی قواری هەرێمی کوردستان عەزیزەکە کەوانیە بە پێچەوانەکەی ینی ڕاستەکە قواری هەرێمی کوردستان بەمە بەهێزە بێ کوردایەتی بەمە ئەبوژێتەوە و میلەت بەوە ڕزگاریە بێ و خەڵک بەوە ئاسوودە ئەبێ کە گیرفانی پڕ بێ کە موچەی بۆ بێ بەو شێوەیە قۆناغی ئێستا بەڵام ئەگەر ڕێک نەکەوتن باش ئەو پرسیارە بکەم ڕستەیەکت فڕێداوەتە ناو مدیای کوردی دوسێ ڕۆژە تاوتێ و شرۆڤە ئەکرێ ئەگەر ڕێک نەکەون هەر بەڕاستی ئەو قسەی جەنابەت زانیاریان پێشبینیە ئێمە هەموو شتێکمان بە منطق و بە قانون یعنی ئێمە بە مەزاجی بیر ناکەین و بە مەزاجیش ناڵێن سەرەتا لە حاڵەتی ڕێک نەکەوتنە چونکە بەرژەوەندی زلهێزەکان چەقبەستۆک و باسمان کرد بەرژەوەندی وڵاتانی دراوسێ چەقبەستۆ ئێستا وەکو باسمان کرد بەرژەوەندی
خەڵکی هەرێمی کوردستان و موچەخۆران چەق بەستووە و لە دۆخێکی کارەسات باویە و بەرژەوەندی عێراقیش لەم دۆخەیە ئەویش زیانی پێگەیشتەکە بێ هەموو بەرژەوەندەکان زیانی پێگەیشتووە و لە دۆخێکی چەق بەستوایە ئەمە ئەکرێ ئەوە بەردەوام بێ یعنی چەند تەحملی بێ موچە یەکرێ چەند تەحملی بێ بازاڕی ئەکرێت لە هەرێمی کوردستانە چەند ینی دۆخەکە بەرەو تەقینەوە ئەڕوا ئەگەر ڕێک نەکەون اینجا جگەلەوە بەغدا پێت وایە چه هەنگاوێک هەنێ ئەگەر ڕێک نەکەوە ئاخر ئێستا باسیەوەکە باشە ئەم سێشەمەیە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراقا بۆ بڕیاردان لەسەر ئەو ڕەشنووسەی کە پێشتر هەرێم نردێتی بۆ بەغدا و بەغدا ڕەشنووسێکی دەستکاریکراوی نردۆتەوە بۆ هەرێ ئەمڕۆ گەیشتۆ بە لە ڕێی سەرۆکی پەرلەمانی عێراقەوە گەیشتۆ بە دەسەڵاتدارەتی هەرێمی کوردستان سبەینێ بڕیاری لەسەر ئەدەن سێشەمە ئەنجومەنی وەزیران بڕیاری کۆتایی لەسەر ئەدا ئەگەر ڕێک نەکەوتن و ئەم عینادیە ئەم دەستگرتنە بەسەر بزنسە لە پێناوی بزنسی حزبی و شخصی میلەتی بفەوتی ئەگەر ڕێک نەکەوتن لە دوای سێشەمەوە ئەم دۆخە چەق بەستووە ئەبێ دەستکاری بکرێ ئەگەر ڕێک نەکەوتن بۆ چونکە ئێستا باسیەکەن چونکە حلولی سۆفت حلولی نەرم حلولی ئاشتی حلولی ئەوە کۆتایی پێهات و دۆخەکەش چەق بەستۆ بۆ هەمووان واتە بەرەو تەقینەوەیەک بە جۆرە جۆرەکان ئەبێ بڕوا یەک لەویا ڕۆژ بە دوای ڕۆژ لە دوای سێشەمەوە ئەگەر ڕێک نەکەوتن ئەگەرەکانی دەستگرتن بەسەر کێڵگەنەوتەکانی هەرێمی کوردستان بەرزە بنەوە یادا ئابەزن هەر جوڵەیەک بێ لە جوڵەکان کە ئەم چەق بەستوویە بەش لە قەینێت و بیکاتەوە ئەگەری زیادە بێ وایەنە لەبەر ئەوە دەستگرتنی بەسەر کێڵگەکانی نەوتی هەرێمی کوردستان مەرج نییە بەهێز بێ تەکنیک و تێقەنیاتی تر هەیە ئەتوانێت بەکاری بێنێ و بەکاریشان هێناوە پێشتر هەر خۆی بڕیاری محکەمەی فەڕەنسا بەڕاگررتنی نەوتی هەرێمی کوردستان خۆی لە خۆی ئەوە حەسرکردنی بەرەمهێنانی نەوتی هەرێمی بکەن مەسەلەن جارە خوڕمەڵە بوو بۆنمەکە لە بینی کەرکووک و هەولێرایە ئەوە هەر لە شان بەشانی مادی سەوچل و ناوچەکانی ناوچە جێناکۆکەکانیان یعنی ئەوە هەر نزیکە لە هەموو دەستێوەردانێک کێڵگەی خوڕمەڵە 150 بەرەمهێنانی نەوتی هەرێمی کوردستان دابینەکە بەس خوڕمەڵە باشە کێڵگەکانی تر خۆ تا بینیمان مەسەرەوە لە کفری لەسەر کێڵگەیەکی نەوت هێز جوڵێنرا و ئەم بەڵێ ئینکاری لێکراوترا بەڵام ڕاستیە هێز جوڵێنرا بەرامبەر بە یەکتری بۆ دوای وترا وەڵاوە تیمێکی ئیداری بۆ ویستێتی بچێتە ئەو کێڵگەیە و ئەو جۆرەشتانە بەڵام بتێونەتێ بێمەڵامەت نییە ئەو جۆرە تەحرکات ئەی درۆنەکانی کەرکووک کە کەوت نەخوارێ ئەی درۆنەکانی هەولێر کە کەوت نەخوارێ ئەمانە هەمووی ئاماژەن ئەبێ قراعات و خوێندنەوەی قوڵی بۆ بکرێ هەروە سادە نییە لەبەر ئەوە ئەتوانێ بۆ نمونە ئێستەوە بڕیار دراوە کە خاڵە گومرجەکانی عێراق و هەرێمی کوردستان بە ئەلکترۆنی بکرێ سیستمی ئاسی پێوترێ بە ئەلکترۆنی بکرێ یعنی چی یعنی ئەوەی کە لەمەوە دووە بە قاچاق نەوتی هەرێمی کوردستان لە ڕێی تەنکەرەکانەوە تەنکەر بە چوارە خۆ بە شاق هەڵ ناگەڕێ ئەوێ بە شقا جادەکەی تێپەڕەوە نیە ئەوە بە ئەلکترۆنی کۆنتترۆل کرد خاڵە گومرجیەکان کە بە ڕسمی سەتەلایەتی بە نەقلی داتا بە نەقلی وسوڵات و سکانکردنی بۆ سێڤەری مرکزی و بۆ ئەو جۆرەشتانە پێوترێ کۆنتترۆلی ئەلکترۆنی کابێ قاچاقچێتی نەوتیش ئەویش کۆنتترۆل ئەکرێ کەوا بێ بەم جۆرە تەحرکاتانە بە ئیزعاجکردنی کێڵگە نەوتیەکان بە شەرنی ئیلا بەناردنی جیش و هێز و ئەو جۆرەشتانە کە ئەوەش پێشتر بەکار هاتووە یعنی خۆ ئەوش دوور نییە عبادی کە سەرۆکوەزیرانی عێراق بە 16 ئۆکتۆبەر هێزی بەکار نێنە ئەمان پێش ئەوە نەچوون بۆ ئەمریکا و لە ئەمریکا داوان لە ئەمریکا نەکرد پشتگیری بکە بۆ ڕێفراندۆم و ئەمانە ئەمریکاچی جوابانەوە وتی ئێمە لەگەڵ دواخستنی پێتانڵین دوای خەن لە مەسلحەتە نایبینین بەڵام دوایان نەخست و ئینکاریان لێ کرد و دەرەنجام ئەمریکا چاوپۆشی کرد لەوەی کە عبادی و سەرۆکوەزیرانی عێراق هێز بێنێ بۆ کەرکووک و 16 ئۆکتۆبەر و بەزمە ڕزمەکەی لێکەوتەوە دوای ئەوە کازمی کە سەرۆکوەزیران بوو هێزی بەکارهێنا بەرامبەر بە هێزە لاوەکیەکانی حزبیەکانی جنوب کە دەستیان گرتو بەسەر گومرگەکانی سەر سنوور و گومرگەکانی لێسەندنەوە بۆیە لە حاڵەتی ڕێک نەکەوتنە و دۆخی چەقبەستووی ئاوایە و بە تایبەتی لە دوای سێشەمەوە کە کۆبوونی ئەنجومەنی وەزیرانە ئەگەر ڕێک نەکەون
ئەم ئەگەرانە ئەبن بە ئەگەری بەهێز بنە ئەگەری بەهێز کاک علی ئەڵێ شتیوە ڕوونادا ئەمڕۆ لە کۆنگرە ڕۆژنامەوانەکەی کاک علی حەمەد ساڵح بینی دوانێ نازانم کۆنگرەکەم نبینی بە تەواوەتی بەڵام وان گرافیکیان بۆ کرد بۆڵێ دکتۆر شێرکۆڵێ هێز بەکاردێڵێ نەخیر بەکارنایەرەوە وان بیست کە ئەو وای وتووە کە وتێتی یعنی یەکێکە لە ئەگەرەکان بەڵام یعنی پێ ناچێت ئێمە ژەڵێن ئەڵێن ئەمەژێکێکە لە ئەگەرە بەهێزەکان ئەگەر ئەمانە ئەم دەسوەردانانە بکرێ بەڵێ موچەچی بەسەر دێ دیسان طبعا لەویا دەسوەردانەکان تەقەنیاتە ئیداریاتە یاساییە تەنانەت ئەخیر شت کە هێزە طبعا دۆخەکە ئەشڵەقێ دۆخەکە ئەشڵەقێ ئێمە طبعا ئاواتەخوازی ئەوە نین ئێمە ئاواتەخوازی ڕێکەوتنین بەڵێ ڕێکەوتن بە حەل ئەزانین و مووقفی حزبی و شخصی و هەموو مواقفەکانمان لە پێناوی ڕێکەوتنە و کۆتایهێنانە بەم دۆخە کارە سادباویە و ئەم ئەگەرانش بۆیە ئەخێنە ڕوو چونکە ئەگەری واقعین و احتیمالیشی زۆرە هەروکو چۆن پێشتر تەسەوریان ناکرد کە بۆ ڕێفراندۆم هێز بێت و پێکدادان ڕووبات و ئەم جۆرەشتانە ئێستش ئەگەر پێیان وانە بێ ئەوە ئێمە پێیانڵین کە ئەو ئەگەرە ئەگەرێکی بەهێزە بە دلیلی ئەوەی کفری بە دلیلی درۆنەکان بە دلیلی تقنیات و تەکنیکی تر هەیە ئەگەر هێزیش نەبێ ئیزعاجکردن و یعنی وەکوڵی ئینی کێڵگەنەوتەکان و جۆرەشتانە ئەگەرێکی بەهێز ئەوێ بۆیە بگەڕێنەوە بۆ حکمت بگەڕێنەوە بۆ لە دەستدانی ئەو بزنسە شخصی و حیزبیە لە پێناوی ملت و پڕبوونی گیرفانی موچەخۆران و خەڵک باشە ئەمە ڕاستی ئێستش دۆخێک پێیا بووە کاڵێ ینی قسەکان لە بەرژەوەندی ئەمڕۆ یوارد وڵا بینیم دکتۆر یاسین تاهاژ نووسی بووی ئەلێگە لە بەرژەوەندی و قسە بکە یاک نەک لە بەرژەوەندی قسەکان بچێتە سەر و خەتەی کە ئەو هێڵەی کە پێی وایە عراق لەسەر حەقەوە بێ بە دەستوور ڕێکەوینەوەی جەنابەت باسەکەڵە نەمە عراق چێتیە وانە ئەگەریش بڵێنە خێرەوە دەستبادانی سیاسیە و ئەوە شەڕینەتەوەی و پێمانە فرۆشن ئەڵێەوە کڕاوە وانە لەگەر ڕێز و حرمەتم بۆ جەناب بۆ بینەران دوو لە مەقامی جەنابتان بەڵام قسەکەوە ینی من ئەوە نەقڵایکەم کەواتە لەم حاڵەتەدا هەرێمی کوردستان باشتێکی لەسەرەوە بڵێن چ کارتێکی بەدەستەوەیە ئەزانی چۆنە خۆی مەسلەی تەخوینکردن بە تایبەتی لای کورد ینی بە درێژایی مێژوو شتێکی زۆر ئاسانە ینی زۆر بە ئاسانی یەکتری تەخوینەکەین لە کاتێکە ئەوەی کە ژیر بێ و ئەوەی کە گوێی لێمان بێ باش ئەزانی ئەوەی کە ئێمە باسیەکەین هیچی بۆ خۆمان و بۆ حیزبەکەشمانی تیان نییە ئێماڵێن ئەوەی کە عێراقیش باسیەکە سێمەرجەکە هیچی بۆ عێراقیشتیان نیە ئەوەی کە عەقڵی هەبێت تێئەگا ئەوەی کە ئینکاریش بکا و ئێرەی شتی تری تیا بێ ئەوە ئیتر ئەکەوێتە تەخوین و ناچار یعنی ئەڵێ ئەمە مەساڵحی تایە ئەوانە کاکە مەساڵحێکی تۆڵی موچە بەدابیم کرێ بۆ خەڵکی هەرێمی کوردستان یعنی مەساڵحی چی ینی عێراقچێتی چی تۆ ئەڵەی بە زەمانەتی بژاندنەوەی بازاری هەرێمی کوردستان بکرێ لەبەرەوە خەیاڵاتە بۆیە واڵێ لەبەر ئیفلاسی کردووە باشە کاکە بە قسەی ئێمە مەکە بڕۆ سەیری دەستور بکە بڕۆ بزانە حەلی تر هەیە غێری ئەوە تەوان دەسەڵاتدارەتی ماوە بەسەرچی هەرێمی کوردستان هیچ حەلێکی تری پێ نییە غێری ئەوە ئەگەر هەرێمی نەخۆی موچەی پێدابی نەکرێت بەڵێ نە ئەتوانێت نەوتی خۆی هەناردەی دەرەوە بکە نە بازارەکانی داهاتێکی وای ماوە نە داهاتی ناوخۆی بەشی موچە ئەەکە یعنی داهاتی ناوخۆ وەکو خۆیان ڕایانگەاندووە بە هزار لە جیێڕە ناگاتە 160 میلیارد دینار بەو 160 میلیارد دینارە بەرامبەر بە 980 میلیارد دیناری پێویست بۆ موچە سەیری ئەو فەرقە کوا وەزیری دارایی کە ئیوب بەدیلم هەیە کوا بەرپرساکانی هەرێم کە ئایاوت ئێمە سوالکردنین و بەدیلمان هەیە کوان بەدیلەکان دیبابی خەنە ڕوو کشانەوە هەرێمی کوردستان بڕیاردا بکشێتەوە بۆ نمونە وەکو احتیمالێ وەکو بگریمانێک وەری بگرین کارتێکی بەهێزە جا عێراقچێتەکە لە یادەکەوێ وەنیە بەڵێ چێ عێراق چییە ئەوەی کە سەرۆکی کۆمار و جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و سەرۆکی ئەنجومەنی ئابووری هەرێمی کوردستان و وەزیر و دنیایەک VIP لە بەغدایەوە لە مەزدەری قەرارایە لە بەغاو لەگەڵ ئیتاری تەنسیقی کە دەسەڵاتدارەتی ئەم عێراقی پێکهێناوە دەسەخەنە دەستی یەک و پێکەوە پیاسەکەن ئەوانە ئێمە عێراقچێتی نیە ئەوان کامیانە ئێمە دەستورچێتیەکە ئێمە
ئێمە سوورین لەسەر ئەوەی کە دەستور جێبەجێ بکرێ نەکرد بۆ موچە و بۆ جوانە حتا بۆ مادی 140 هەموو بڕگەکانی تر کە مافی هەرێمی کوردستانی تیا پارێزراوە و بە دەستور ئیقرار کە 1970 خەڵکی عێراق دەنگی پیاوە بە هەرێمی کوردستانیشەوە ئێمە شەڕی دەستورە عێراقی چی من خەمی موچەخۆرانی هەرێممە من خەمی گەلەکەی خۆممە من خەمی قوارەی هەرێمەکەی خۆممە من دیفاع لەوەکەم من مافی ئەوە ئەپارێزم شەڕ بۆ ئەوەکەم عێراقی چی وشتی چی لەبەرەوە ئەو خەیاڵاتانە ئەوەی یەک تۆز گیر بێ بۆی دەرەکەوێکە یعنی ئەو تەخوێن و ئەوانە هەمووی ئیفلاسکردنە مفلیسیە بۆیە بەڕاستی ئەسڵەن شیایی ئەوەژنی هەر جوابیشیان بینەوە حتا دوێنێ قسەیەکی حسێن هەبوو دکتۆر وتیان وتوێتی هیوادارین تقریبا نزیک بوو لەو قسەی جەنابەت کەڵێ هیوادارن هەرێمی کوردستان خۆی بگونجێنە لەگەڵ ئەو ڕێکەوتنەیە ژینا ڕەنگە بژاردەی خراپتر بەڕێگاوە بێ یعنی بە قسەی دکتۆر فواد وا بڵاوکرا بەڵام گەڕام هیچ شوێنێکی فەرمیم نەبدۆزیەوە جوابیشی نەداوەتەوە بڵێ وانە بالضبط سێ ڕۆژە نەیوتۆ وانە المهم دەستور چێتیە ڕەنگە بڵین باشتر بڵین ئەوانیش تێکیان لایە هەر کەسێک دەستوری عێراقی پەیڕەو بکە ئێمە پشتیوانی لێکەین بۆ لەبەرەوەی گەلەکەمان بەرژۆندی لەوەیە لەبەرەوەی سەقامگیری و ژیان و بژێوی لەوێدایە کەرامەتی هەرێمی کوردستان و تاک بە تاکی هەرێمی کوردستان لە جێبەجێکردنی دەستوری عێراقیایە من لێرە دکتۆر ینی خۆ من موقعی من هەر پرسیارە بەڵام تەواوی ئەوانەی لە بەغدان لە هەمووانەی کە ناوتێنان بە یەکێتی و پارتیەوە پێمانی ئەوەندە خەڵکی مەسەلەن نانەتەوەیی بن دژی هەرێمی کوردستان هەموویان کوردن هەمویان خەڵکی نەتەوەیین ئەگەر بزانن بابەتەکە هێندە سیاسیە بێدەنجی بنوێنن هەرێکەشی کەناڵی خۆی گرتوۆتە بەر و ئیشی خۆی کردووە لە حتا لە پارتەکانەوە بۆ یەکێتیەکان مەسەن بۆ اعتیبارێک لێرە تەلەڤیزۆنیشی یەکێتی بێت بەڵام دیارە خەلەلێک لێرە هەیە کەموکورتێک لێرە هەیە کەواتە پێویستی بەوەیە کە فشار بکرێت چارەسەر بکرێنەوە ئەوە 2 هەفتە بێ بەقەت ڕووماڵی جەنجی ئیسرائیل و ئێران قسەمان لەسەر پرسی موچە کرد یان یەکشت خۆی نادا بەدەستەوە ئەزانی چێن ئەوانەی کە خیانەتی نیشتیمانیان کردووە ئەوانن کە مستەفیدن لە بزنسی گەندەڵی ئەم هەرێمی کوردستانە 1970 کۆمپانیای لۆکاڵی هەیە پەیوەست کراونەتەوە بە کۆمپانیا نێودەوڵەتەکان ئەمانە هیچ پێویستی ژناکە کە ببن ئەسڵەن بە ناوی خزمەتگوزاری و بە ناوی سکیورەتی و بە ناوی نازانم چیە ئەوانە تێچووی بەرهێنانی نەوتیان لە هەرێمی کوردستانە فڕاندووە بۆ تدقیق و محاسبەش ناکرێن لەبەرەوەی کە کۆمپانیای حزبین ئەوانن کە گەورەترین ڕێگرن لە بەردەمی ڕێکەوتنەکان بۆ لەبەری بەرژەوەندی خۆیانی تایە ئەژینا من هاتووم دیفاع لە موچەی ئەو کەسە ئەەکەم کە موچەخۆرە ئەویش کەچێەوە هاتووە بە مەڵێت تۆ خائینی من هاتووم دیفاع لە کەرامەتی ئەو ئەەکەم لە بازاری ئەو ئەەکەم لە ژیانی ئەو ئەەکەم لە بژێوی ئەو ئەەکەم کەچی ئەو هاتووە خۆپشاندەر دەستگیرەکە لەسەر شەقام ئەچێ ئیهانەیەەکە کەرامەتی ئەشکێنێ بۆ کاکە هاتووم دیفاع لە موچەی تۆکەم لە ژیانی تۆکەم لە کەرامەتی تۆکەم لە هەرێمی تۆکەم لە قواری هەرێمی تۆکەم بەڵام بۆ لەبەر ئەوەی کە ئەو بزنسکارانە متەزەررن بۆیە ئەوانە ئامادەن ئەو بزنسکارانە یعنی کۆمپانیای زەبەلاحیان هەیە ملیارێ دۆلار قەرزاری حکوومەتی عێراقیە نایدا بۆ لەبەرەوەی کە قۆرخکاری کردووە و مەساڵحی بالمناسبە کۆمپانیا زەبەلاحەکانی یەکێتی و پارتی زۆرێک لەوە بەرهێنانەکانی عێراقیشیان گرتووە یعنی تۆ وا مەبینە تەنها وەزیر و VIPیان لە بەغدایە مەساڵحی کۆمپانیا کاکە کۆمپانیا هەیە حەقلی لە دیالە وەرگرتووە کێڵگەی نەوتی وەرگرتووە لە دیالە بۆ بەرهێنایی تیا بکات بەڵێ باشە یعنی ئەم ڕاستیانە ئەبێ واضح بێ بۆیە مۆزوعەکە بزنسە لەسەر ئاستی عێراق بۆیە لە عێراق ناتوانێت بکشێتەوە چونکە بەرژەوەندی هەیە چونکە دەسەڵاتی هەیە چونکە شەراکەتی هەیە چونکە بزنسی هەیە پارەی پێدەسەکەوێ خۆی پێ بەهێزەکە ئەمە لەسەر حسابی چیە لەسەر حسابی خەڵکی هەرێمی کوردستانە لەسەر حسابی بەرژەوەندەکانی هەرێمی کوردستانە لەسەر حسابی قەواری هەرێمی کوردستانیشە بۆیە جەنابەت ئەو پرسیارە کرد کە کێن ئەوانەی کە ڕێگرن ئەوانەی کە ڕێگرن بزنسکارە مستەفیدەکانت لەم گەندەڵیانی هەرێمی کوردستان و ئەوانیشن ئەوانیشن دژایەتی ئێمەکەن و ئەوانیشن تەخوینی ئێمەکەن
و ئەوانیشن وەکو بڵێ ئیعلامی چاواشەکاری خۆیان بەکارەهێنن کە ئێمە بخەنە مووقعێکەوە گوایە ئێمە کوردستانی نین و ئێمە خەمی بەرژەوەندی و قەواری هەرێمی کوردستانمان نییە و ئەوانە بۆی ئەو سێحرەیان بەسەر ئەو خەڵکەیە تێپەڕێت و دەرەنجام ئێمە بخەنە مووقعێکەوە کە یعنی گوایە نەتەوەیی نین و کوردستانی کە بە پێچەوانەوە کەس لە ئێمە کوردستانی تر نییە، کەس لە ئێمە پارێزەرتر نییە بۆ قەواری هەرێمی کوردستان، کەس لە ئێمە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستانی نەپاراسەوە، کەس لە پێشمانەوە نییە لەو ڕۆوە. و من تەحەدایانەکەم هەرە سەرە گەورەکەیان بابێت لەم بەرنامەی جنابتەوە بەڕۆڕوومان بێتەوە بۆی کە ڕاستیەکان ڕوبەڕوو بڵین، بزانین کێ خیانەتی بە قەواری هەرێمی کوردستان کردووە، وەکێ پارێزەری قەواری هەرێمی کوردستانە، وەکێ پارێزەری خاکی هەرێمی کوردستانە، وەکێ قوربانی داوە بۆ هەرێمی کوردستان بۆ گیرفانی موچەخۆران، وەکێش خۆی پێکردو بە ملیاردێر و هەڵتۆقیوە و ئەسپی 500,000 دلاری بەدەستێەوە ئەگرێ خۆیونەوەکەی پیاسەی پێکا بە بەرچاوی خەڵکی بەسی هەرێمی کوردستان. وەڵا ئەو نییە خۆ ڤیددیوێ و بڵاو بۆتەوە حاشە هەڵنەگەر. باشە دووسێ خولەکەیکم ماوە دکتۆر، بەڵام پرسیاری ئەوە بکەم باشە ئەمریکا ناتوانێت هیچمان بۆ بکە؟ ئەوە نییە ئەمریکا فشارەکە، ئەوە نییە ئەمریکاڵەکە کە ئەڵێ کۆمپانیەکانم لە زەرەردان زەرەر ئەکەن لەبەرەوە بێ ڕێکەون هەرێمی کوردستان، یعنی ناڵێ لەبەر بەرژەوەندی خەڵک هەرێم و خەڵکو و عێراق و ئەمانە ئەڵێ کۆمپانیەکانم زەرەرەکەن لەبەرەوە بێ ڕێکەون. ئەو نیە ئەمریکا زەختەکە، ئەو نیە وەزارەتی خارجیە بەیان نامەی دەرکردووە، ئەوە ئەوە نیە لە کۆبوونەوەکانی ماڵی فواد حسێن کە جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق کۆبوونەوەکان لێکرا بە حەزوری ئەمریکی و نوێنەری سەفارەتی ئەمریکی لە کۆبوونەوەکان ئەکرا کە گفتوگۆ و تاوتەی ئەم ڕشنووس و ئەم ڕێکەوتن و ئەم شتانی تیاکراوە. لەبەرەوە بەڵێ فشارەکان لە هەموو لایەکەوەیە. باشە تۆ تاکەی بەرگەی کەواتەبوونەوەی ئەم هەموو فشارەگریت. ئێمە وەکو گوتم کە ئێمە 2 هەفتەیە مەسەلەن ئێمە 12 ڕۆژ و شتێ یعنی 13 ڕۆژێک تاوتوێی دۆخی ئیسرائیل و ئێرانمان کرد. ئەم بابەتش خەریکەوە ئەگەێنێت ئەگەر سێشەممە ئاسۆیەکی چارەسەر دەرنەکەوێ ئەو قۆناغە بەو شێوەیە ئێستا ئەمێنێتەوە یان گۆڕانکاری ئەبینی ئەکەوینە قۆناغێکی زۆر مەترسیدار، ئەکەوینە قۆناغێکی مەترسیدار. بەڵێ هیوادارم وانە بێ، هیوادارم لە کەلی شەیتان بێنە خوارەوە و بۆ یەک جاریش بێ لە مێژوویانە بەرژەوەندی ملت بخەنە پێش بەرژەوەندی تەسکی شخصی خۆیان. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز دکتۆر شێرکۆ جەودەت سەرۆکی پێشووتری لیژنەی سامانە سوشتەکان لە پەرلەمانی کوردستان. سوپاس بۆ دەرفەتە. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردنەوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان.